وتاری هاوڕێی ئیبراهیم عەلیزادە لە دەستپێکی کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران ڕەزبەری 1403 بەیادی سەرجەم قوربانیانی شۆڕشی ژینە ئەو لاوە ئازادی خوازانەی کە بە دروشمی ڕزگاری بەخشی ژن ژیان ئازادی ئاسۆیەکی نوێیان بەرەو ڕووی ئەم کۆمەڵگایەدا کردەوە، بەیادی ئەو 51 کرێکارەی کانگای خەڵوزی تەبەس کە لە بارودۆخێکی گەلێک نامرۆڤانەدا لەژێر چەند سەد میتری قوڵایی زەویدا کاریان دەکرد و بوونە قوربانی چاوچنۆکی و قازانجپەرستی سەرمایەداران و دەوڵەتی پاڵپشتیان و هەروەها سەرخۆشی لە بنەماڵەکانیان. بەیادی سەرجەم ئەو هاوڕێیانەی کە لە نێوان کۆنگرەی 12 و 13 حیزبدا گیانیان بەخت کردووە، کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران دەست پێ دەکەین. هاوڕێیان، لە ئێستادا ماوەیەکی تا ڕادەیەک زۆر بەسەر کۆنگرەی 12 حیزبدا تێپەڕ دەبێت گەلێک زیاتر لەوەی کە لە ئەساسنامەی حیزبدا هاتووە. بەشێک لە هۆکارەکانی ئەم دواکەوتنە مایەی تێگەشتن و بەشێکیشی پاساو هەڵنەگر بووە. بەرپرسیارەتی بەشی ناڕەوا و پاساو هەڵنەگرنی ئەم دواکەوتنە دەکەوێتە ئەستۆی زۆرینەی هاوڕێیانی کومیتەی ناوەندی پێشووی حیزب. ئەوان بە پاساو و پاڵنەرێکی تەواو ناڕەوا بۆ چەند ساڵێک کۆنگرەی حیزبیان دواخست و دواتر بە جیاکردنەوەی ڕێگای خۆیان حیزبیان لەگەڵ دژواریەک بەرەوڕوو کردەوە. لەلایەکەوە زۆرینەی کومیتەی ناوەندی کە بە پێی ئەساسنامە بەڕێوەبردننی کۆنگرەی حیزبی لاستۆ بوو لەوان پێک دەهات و لەلایەکی دیکەشەوە زۆرینەی ئەندامانی حیزب و هەروەها کومیتەکانی ڕێبەری و ئۆرگانە سەرەکیەکانی حیزب، کومیتەی ناوەندی کۆمەڵە و کومیتەی دەرەوەی وڵات و هیتر لە بەرەی ئێمەدا بوون. ئەم دژواریە دەبوو چارەسەر بکرێت بۆ ئەوەی حیزب پێگەی یاسایی خۆی سەر لەنوێ بەدەست بهێنێتەوە. ئێمە بە دوای چارەسەری ئەم پرسەدا گەڕین، بەڵام بەر لەوەی بتوانین لەسەر بنەمای مافی ڕەوای زۆرینەی ئەندامان کۆنگرەی حیزب ببەستین، شۆڕشی ژینا دەستی پێکرد. بۆ ماوەی نزیک ساڵێک ڕێکخراوەکەمان بە تایبەت لە کوردستان بە دروستدانانی کاریگەری لەسەر ئەم شۆڕشەی خستە ئەولەویەت و پێشینەی کارەکانی خۆیەوە و لە ئاکامدا بەستنی کۆنگرە بە شێوەیەکی کاتی لە ئەولەویەت چووە دەرەوە. لە مێژووی ئەو ڕەوتەی ئێمەدا ئەوە بابەتێکی دەگمەن و بێپێشینە نییە. بۆ نمونە لە مانگی خەزەڵوەری ساڵی 1357دا کۆنگرەی کۆمەڵە لە دۆخێکدا بەڕێوە چوو کە بزوتنەوەیەکی سەرتاسەری لە دژی دەسەڵاتی پاشایەتی لە ئێراندا لە ئارادا بوو. لەو سەردەمەدا کوردستان هێشتا بەو بزوتنەوە سەرتاسەریەوە پەیوەست نەببوو و لە نێو هاوڕێیانی ئێمەدا ئەو نیگەرانی هەبوو کە کوردستان لەم بابەتەوە لە خەباتی سەرتاسەری دابڕێت. هێشتا زیاتر لە 2 ڕۆژ بەسەر بەستنی کۆنگرەکە لە شاری نەغەدەدا تێنەپەڕی بوو کە هەواڵی ناڕزایەتی تووتنکارانی ناوچەی بانە و خۆبواردنیان لە ڕادەستکردنی تووتن بە دەوڵەت کە لەژێر قوڕخکاری ئیدارەی دوخانیاتدا بوو بڵاو بووە. ئەو بابەتە دەیتوانی خاڵی دەستپێکی باش بێت. لەمڕۆوە بڕیارماندا کۆنگرەکە دوا بخەین و ئەم بزوتنەوەیە بە سەرکەوتن برێنی. دوای بە سەرکەوتن گەیاندنی ئەو ئەرکە درێژەی کۆنگرەکەمان 15 ڕۆژ دواتر لە شاری سنا بەڕێوە برد. بەردەوام بزوتنەوەی جەماوەری لە چەقی بیرکردنەوە و کردداری ئێمەدا بووە و هەر ئێستاش ئەمە بۆتە نەریتێکی جێکەوتوو لە ڕەوتی ئێمەدا. ئێستا کە خۆشبەختانە سەرەڕای هەموو هەوراز و نشێوەکان توانیمانە کۆنگرە ببەستین، دەمەوێت زۆر بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک بکەم سەبارەت بە چاوەڕوانیەکانمان لەم کۆنگرەیە. هاوڕێیان، ئێمە لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا 12 کۆنگرەی حیزبی کۆمۆنیستی ئێران و 18 کۆنگرەی کۆمەڵەمان بەڕێوە بردووە. واتە ئێستاش کۆنگرەی حیزبێکی خاوەن هەگبەیەک لە ئەزموونی بەنرخ بەڕێوە دەبین. ئەم ئەزمونانە بە زۆری لە کۆنگرەکاندا کۆبەندی کراون و بوونەتە هەوێن و بنەما بۆ پەروەردەکردنی نەوەیەکی نوێ لە تێکۆشەرانی حیزبی. ئاشکرایە و تا ڕادەیەکی زۆریش سروشتیە کە ڕەوتی ئێمە لەم ڕێگا دوور و درێژ و پڕ لە هەوراز و نشێوەدا چ وەک حیزب بێکەم و کوڕی و چ تەنانەت وەک تاکەکانی ڕێبرایەتیش بێهەڵە نەبووی. بەڵام سەرجەم ئەم ڕووداوانە لە هەناوی خەباتێکی سیاسی چالاکانەدا ڕوویانداوە. دیارە کەسێک کە لە ماڵەوە دابنیشێت و هیچ کارێک نەکات بێگومان هیچ هەڵەیەکیش ناکات.
ئاشکرایە ڕێگایەکی کە لە ماوەی 41 ساڵەی دروستبوونی حیزبدا بڕیمانە ڕێگایەکی بێ ئاستەنگ و کەند و کۆسب نەبووە، بەڵکو لەگەڵ گەلێک کێشە و گرفتدا دەست و پەنجەمان نەرم کردووە. بەڵام تایبەتمەندی ڕەوتی ئێمە ئەوە بووە کە بەردەوام لە ڕوانگەیەکی ڕەخنە گەرانەوە سەیری ڕابردوومان کردووە و ئەم ڕوانگە ڕەخنە گەرانەمان کردووە بە تێشووی ڕێگامان بەرەو داهاتوو. زۆر کەس لەم ڕێبازەدا ڕێگای خۆیان لە ئێمە جیا کردەوە یان چوون بەلای ژیانی ئاسایی خۆیانەوە، بەڵام ڕەوتەکەمان ڕێڕەوی خۆی نەگۆڕی و بەردەوامی ڕەخنەگەرانەی خۆی پاراست و ناوی پڕ لە شانازی حیزبی دایک بۆ ئێمە مایەوە. بەڵام لێرەدا وەک تایبەتمەندیەک دەمەوێت جەخلەوە بکەمەوە کە سەرڕای بوونی ڕوانگەیەکی ڕەخنەگەرانەمان لە ڕابردوودا، بەڵام لە هەمان کاتدا لایەنگری ڕەخنە لەو خوددا عیرفانیانەی کە ویسپێتی هەنگاوەکانی ئێمە لەو ڕێگا سەختەی کە لە پێشماندایە شل بکاتەوە و سەردەمێک باوبوون نەبووین. ئێمە دەمانەوێت ڕابردوو بکەینە چرای ڕووناکی بەخشی داهاتوومان. هاوڕێیان، ڕەوتی ئێمە و حیزبەکەمان بە هەموو کەم و کوڕیەکانیەوە ئەمڕۆ قەرزداری کەس نییە. لە کارنامەی ئەم حیزبەدا کەم و زۆرەکەی بە جێگەی خۆی جگە لە ئامانجی خزمەتکردن بەم کۆمەڵگایە هیچی تری تێدا نییە. مەسەلەکە ئەوە نییە کە لە هەموو بوارەکانی خەباتی سیاسی و چینایەتی و تێۆریدا دوا قسەی ئێمە بووە، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە ئێمە لە بنەڕەتدا ڕێگایەکی دروستمان هەڵبژاردووە و ڕاستگۆیانە دڵسۆزانە و بەو پەڕی لێبوردی و فەداکاریەوە لەم ڕێگایەدا هەنگاومان هەڵگرتووە. حیزبی کۆمونیستی ئێران وەک بەشێک لە ڕەوتی ئێمە بۆ خزمەت بەم کۆمەڵگایە و خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەرچی لە تواناییدا بووە کردوێتی. هاوڕێانی ئێمە لەم پێناوەدا تەنانەت لە گیانی خۆیان دەرێغیان نەکردووە. ئێمە سەربەرزین کە بە ئارمان و بەرنامەی کۆمەڵایەتی خۆمان وەفادار ماینێتەوە. سەربەرزین کە لە کارنامە و استراتیژ و بەرنامەی ئێمەدا جگەل لە خزمەتکردن بە ئارمانی بەرزی ئینسانی هیچی تربوونی نییە. ئێمە سەربەرزین بەوەی کە سەداقەت و ڕازگۆیی ئەخلاقی لە خەباتی سیاسیدا ڕێگا و مێتۆدی ئێمە بووە. لە هەمان کاتدا سەربەرزین کە لەم ڕێبازەدا خاڵە لاواز و کەم و کووریەکانمان دەناسین و هەوڵمان داوە و هەوڵ دەدەین لە مەیدانی نەبەردا چارەسەریان بکەین. ئێمە حیزبێک بووین نەک هەر لە پێناو گەیشتن بە ئامانجە دوورە دەستەکانماندا خەبات دەکەین، بەڵکو نیشانمان داوە کە بوونمان هەر ئێستاش بۆ ئەم کۆمەڵگایە بە سوود و پێویست بووە. شادی و گڕوتینی ئەمڕۆمان و گەشتبینی و هیوامان بە داهاتوو لە هەردوو ئەم تایبەتمەندیانەوە سەرچاوە دەگرێت. چاوەڕوانی ئێمە ئەوەیە کە ئەم کۆنگرێ لە درێژەی ئەو ڕێبازەدا هەنگاوێکی دیکە بەرەو پێشەوەمان بات. زۆر کەس لێمان دەپرسن ئەم حیزبە کە خاوەنی ئەم ڕوانگە و ڕابردووەیە بۆچی نەیتوانیوە ببێتە حیزبێکی کۆمەڵایەتی سەرتاسەری بەهێز لە ئێراندا؟ وڵامەکەی ڕوونە. هاوڕێیان، حیزبێکی سیاسی تەنیا بەکاری ڕوتین و چالاکی ئەندام و ڕێبەرانی هەرچەندە شێلگیر و ڕۆشنبیرش بن جەماوەری نابێتەوە. حیزبێکی سیاسی لە ئەگەری دروستبوونی هاوسەنگیەکی هێزی لەباری کە بتوانێت هەلومەرجێکی تاڕادەیەک دموکراتیک بڕەخسێنێ و هەروەها لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا بەپێی ئەو ڕۆڵەی کە لە خۆی نیشان دەدات دەتوانێت جەماوەری بێتەوە. ئەلبەت بۆی هەیە کە هەندێک حیزب و لایەنیش هەبێت کە تەنانەت لە هەلومەرجێکی لەو جۆرەشدا نەتوانن جێگە و پێگەیەک لە دڵی کۆمەلگادا بەدەستپێنن. ئاشکرایە کە حیزبێکی لەو چەشنە بوون و نەبوونی بۆ کۆمەلگا وەک یەک وایە. حیزب و لایەنە سیاسیەکان لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا بەپێی ڕۆڵێکی کە لەو قۆناغەدا دەیگێڕن نفوز و کاریگەری کۆمەڵایەتی بەدەست دەهێنن یان پراوێز دەخرێن وا وردە وردە لە ناو دەچن. ئەو خاڵە وەرچەرخانانە مەرج نییە حتمەن هەلومەرجی شۆڕشگێرانە بن. قەیرانە سیاسی و کۆمەڵایەتیەکان کارەساتی سروشتی، شەڕ و هیتر هەمویان دەتوانن پێوەرێکی کۆمەڵایەتی و تاقیکردنەوەیەک بن بۆ حیزب و لایەنێکی سیاسی. کۆمەڵەش بەهۆی بوونی هەلومەرجێکی دموکراتیک و خۆڕاگریەکی کە لە قۆناغی شۆڕشی 1350دا دەستیدایە لە دڵی بزوتنەوەیەکی ڕیشەداری کۆمەڵایەتی کوردستاندا جێگە و پێگەی جەماوەری بەدەستێنا و هەروە خاوەن جێگە و پێگەی کۆمەڵایەتیشمایەوە.
بەڵام حیزبی کۆمونیستی ئێران لە سەرەتای دامەزراندنیەوە جگە لە کوردستان لە بەشەکانی دیکەی ئێران دەرفەتێکی لەو شێوەی بۆ نەرەخسە. چارەنووسی حیزبی توودە لە ساڵەکانی دەی بیستی هەتاوی و چارەنووسی کۆمەڵە لە ساڵەکانی سەرەتای دوای ڕووخاندنی دەسەڵاتی پاشایەتی دوو نمونە و بەڵگەی مێژووین. یەکەمیان بە سیاسەتەکانی کە وڵام دەرەوەی پێداویستیەکانی ئەو سەردەمە نەبوو وردەوردە توایەوە، و دووهەمیان با ڕەچاوکردنی سیاسەتی دروست لە ماوەی 11 مانگ لە تەمەنی کورت بەڵام بەرهەمداری هاوڕێفواددا گەیشتە لووتکە. ئێستا حیزبی کۆمونیستی ئێران بە زۆر هۆکار و لەوانە و لە هەمووی گرنگتر بەهۆی بوونی کۆمەڵەوە کە ڕەگ و ڕیشەی لە کۆمەلگای کوردستاندا هەیە لە پێگەیەکی لەبار بەهرەمەندە بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵی شایستەی خۆی لە داهاتووی سیاسی ئێراندا بکێڕێت. چاوەڕوانی ئێمە لە کۆنگرە ئەوەیە کە بە ڕووناکبینیەکی سیاسی و هەستکردن بە بەرپرسیارەتی ئەم پۆتانسیەلە بەهێز بکات. چاوەڕوانی ئێمە ئەوەیە کە ئەم کۆنگرەیە بەش بە حاڵی خۆی ببێتە مژدەبەخشی ئەو نەریتە کە نەک هەر ترسی لە جیاوازیە سیاسیەکان نییە، بەڵکو ئەوە وەک دەرفەتێک بەکاری دەهێنێت بۆ بەدەستهێنانی فرەچەشنی بیر و بۆچوون و ڕوونکردنەوەی سیاسەت و ڕوانگەی سیاسی حزب لە بەرامبەر هەلومەرجی ئاڵۆزی جیهانی ئەمڕۆدا. چاوەڕوانی ئێمە ئەوەیە کە لە قسە و باس و دیبەیتەکانی کۆنگرەدا وەک هەمیشە شاهدی بەرزترین ئاستی هاوڕێتی و هاودڵیەکی ئەو تۆی کۆمونیستی بین کە لە دنیای پڕ لە شەڕ و نائارامی ئەمڕۆدا گەلێک پێویستمان پێێتی.